لارجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لێبێ خۆشحاڵم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە ڕۆژ یەکەمی کۆنگرەی کۆماریەکان دۆناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا چانسی ئەوەی وەرگرتەوە کە نوێنەرایەتی پارتی کۆماریەکان بکات بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە ناوخۆی ئەمریکا و تەنانەت لە دەرەوەش ڕخنێکی زۆر لە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ بوو بەڵام لەگەڵەوەشدا بینیمان کە ئەم جارەش ئەو چانسەی وەرگرتەوە کە نوێنەرایەتی کۆماریەکان بکات جیهان لە سەردەمی دۆناڵد ترامپ گۆڕانکاری یاخۆ ڕووداوی زۆری بەخۆ بینی و بەتایبەت بۆ ئەمریکا و گۆڕانکاریانە جێگەی مشتومڕ بوون لە گرنگترینیان ئەو بوو کە ئەمریکا لەسەر ئاستی سیاسەتی جیهانی و بەتایبەت لەگەڵ هاوپەیمانەکانی لە ئەوروپا هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پاشەکشەیەکی بەرچاوی کرد پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی نوێنەرایەتی کۆماریەکان دەکات دەبێتەوە بە سەرۆکی ئەمریکا یاخود نە هەرچەنە کاتی زۆر ماوە بۆ مانگی تشرینی دووەم کە هەڵبژاردننی سەرۆکایەتی دەکرێت بەڵام لە ئێستاوە چانسەکەی لە 150 لە بەرامبەر جۆ بایدنی دیموکراتەکاندا لە تەوەری یەکەمدا گفتوگۆ لەسەر دۆناڵد ترامپ دەکەین کە نوێنەرایەتی کۆماریەکان دەکات بۆ سەرۆکایەتی ئەمریکا بەڕێز جەبار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکان لە ئەستۆدۆ لەگەڵمدای بەڕێز جەبار بەخێر بێت لەگەڵ ئەو ڕخنانەی لە شەقامی ئەمریکی لە ترامپ دەگیرە بەڵام و چانسی وەرگرتەوە کە نوێنەرایەتی کۆماریەکان بکات ئەمە لە کاتێکدایە ترامپ یەکێکە لەو سەرکردانەی تەنانەت ناوخۆی حیزبەکەشیدا پشتیوانێکی ئۆتۆی نییە پرسیارەکە ئەوەیە بۆچی ترامپ ئەم شانسەی وەرگرتەوە لە سەرەتا زۆر سپاس ئێمە ئەبێت تەماشای مەسەلەن لەم دوایە ئەتوانین بڵێن کۆمەڵێ دەنگی ناڕازی بەرامبەر ئەو ڕەفتارانەی ترامپ بە تایبەتی لە سەرهەڵدانی ئەم پەتای کۆڤید-19 کە چۆنێتی مامەڵەکردنی سەرۆک ترامپ و بەرگرتن لەو ڤایرۆسە و تەشەنەکردنی و ئەو ژمارە زۆرەی کە ئەمریکیەکان تووشی بوو ئەمە یەکێک بوو لەو ڕەخنانی کە ڕوبەڕووی ترامپ بەکرایەوە کە جۆرێک لە خەمساردی و یعنی نەتوانینی احتیوای ئەو بابەتی درا بۆ پاڵ بەڵام بیرمان نەچێ ئێمە 4 ساڵە ترامپ حکومڕانی ئەمریکا ئەکا و لە شعاری یەکەمیا وتی ئەمریکا لە پێشی هەموو شتێکەوە بۆیە ئەگەر خوێندنەوەیەکمان بۆ هەڵسوکەوتەکانی پێشتری هەبێ ترامپ ڕەنگە ینی کۆمەڵێ دەستکەوت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دەخلی ینی داهاتی تاکە کەسەوە جۆرێک لە هەڵکشانی پێوە دیارە و لە ڕووی سەفەرکردنەوەی هەندێ مەشاکیل هەندێ هەنگاوی باشینە مەسەلەن یەکێ لەوانە بینینی سەرۆکی کۆریای باکوور ڕاستە نەگەشتۆتە ئەنجام بەڵام خۆی لە خۆیان حەدەسێکی زۆر گرنگ بوو مەسلەی جارێکی تر هەڵوێز وەرگرتن لە بەرامبەر ئێران و کشانەوەی لەو ئیتفاقی کە پێشتر ئێرانەکان لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەمریکاشی تیا بوو ئەمەش جۆرێک لە ڕازیکردنی ئەگەر وا ناوی بنین کۆمەڵی لۆبی هەیە کەیشە لە کاریگەریترینان لۆبی ئیسرائیلە لە ناو خودی ئەمریکایە کە ئەمەش ینی کشانەوە لەو ڕێکەوتنامە بە جۆرێک لە بەرژەوەندی ئیسرائیل چونکە ئیسرائیل هەستیە کرد لە سەردەمی ئۆبامایە کاتی ئەو ڕێکەوتنەکە کراوە ئێران نەکرد تەحجیم ناکرێت ئەوە ڕۆژ بە ڕۆژ لە وڵاتانە وجودی زیاتر ئەکاوە هەڵ ئەکشێ وەگەڵێ ئەگەر جاران ئەیان و هیلالی شیعی و مامی شیعی دروست کرد چونکە لەو 5 پایتەختی کە یەمەن و لوبناان و سووریا و عێراق و ینی بە جۆرێک لە جۆرەکان لە هەندێ ناوچەی تریشا وجودی هەیە ئەمە جێگەی نیگەرانی هەم ئیسرائیلەکان بوون هەم وڵاتانی خلیج و لەسەر و هەمووشانەوە سعودیە بوو بگەڕێنەوە بۆ ناوخۆی ئەمریکاوە ئەو وەگەڵێ مەدە جەماوەرەی ئەو پاڵپشتێ جەماوەری کە لە سەرەتایە ترامپ هەی بوو ئەتوانم بڵێم کۆمەڵێ دەستکەوت ڕەنگە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردن کە بەجددیتر چونکە تازەیەک لاکرایەوە و پرۆسەی دەنگدانەکەش تا 23 تا ماوێتی بۆیە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان کۆمەڵێوەتر هەیە ترامپ ڕەنگە بە ئیبرازکردنی جۆرێک لە ئەهوانکردنەوە یا ڕازیکردنی شەقامی ئەمریکی بۆ لای خۆی ڕابکێشێ لە بەرامبەرە ئێمە ئەزانین دیموکراتەکان جۆرێک لە سیاسەتی تریان هەیە کە ڕەنگە ئەگەر من وەک ڕێی شەخصی خۆم تەماشای بڵین
وەگەڵە مقارنەیەکی ترامپ و ئۆباما بکەین ڕەنگە لە سەردەمی ڕاستە ترامپ وەک کەسێکی هەڵەشا و دواتر داهێنانێکی ئەتوانین بڵین تازەتری هێنا کە لە ڕێگەی توێتەکانەوە زۆر جار ناوچەکەی ئەشڵەقان بەڵام لە ڕووی دەستکەوتەکان بۆ ئەمریکا ڕەنگە بای ئەوەنەی پێبێ کە بتوانێت کاریگەری دروستکە و تا ڕادەیەک بەرە جەبارەگەر ئەمە ناوبنی دەستکەوت بەڵام بەدیوەکەی تیا بۆچی لە ناو کۆماریەکانە بەشێک لە سەرکردە دیارەکانیان ئەتوانین بڵین دوایین جار کۆڵن پاوڵ بۆ کە دژایەتی دەکات ئەنەمە دەکرێت بە بابەتێکی ئاسایی وەربگیرێ هەمان ئەو شێوازەی یاخود ئەو کارتلانەی کە لە ناو دیموکراتەکاندا هەن چ جۆ بایدن و چ ساندەرز بێ هات بێتە ناو ڕوتی ناو کۆماریەکانیشەوە ناو پارتی کۆماریەکانیشەوە خۆی ئەو دیموکراسیەتەی کە لە ئەمریکا وەگەڵێ وێنەی نییە یا وێنەیەکی ئەتوانین بڵێن زۆر لە ئاستێکی باڵایە یعنی ئەگەر بەو پێوەرەی کە دیموکراتی لای خۆمان پیادە ئەکرێت کە مەسەن لە سەرکردەی حیزبێک یاخود وەگەڵە بزوتنەوەیکی سیاسی خطابی چۆن بوو هەموو پێکەوە هاوشانی یاخود تەئیدی بن لە دیموکراسیەکەی ئەمریکایە ڕاقیترە و ئەمەش یەکێکە لە دەرخەری ئەوانەی کە بیرروڕای ئازاد وە ڕەخنەکردن لە سیاسەتی دۆناڵد ترامپ ئەو دیموکراتێتە ئەسەلمێنەوە بیرمان نەچێ ئێمە یەکلاکردنەوەی کاندید بۆ سەرۆکایەتی یعنی لە ناو حیزبەکانە ساڵ و نیوە پێش تەوقیتی هەڵبژاردنەکان دروستە بێ بۆیە لە ناوخۆی خودی خۆشیانە جۆرێک لە کێبرکێ هەیە بۆ سەرۆکایەتیکردن و بۆ کاندید بوونەوە جگەلەوەش ڕەنگە مەسەن کشانەوەی ئەمریکا لە سووریا ڕۆژهەڵاتی سووریا کە ڕۆژئاوای کوردستانەکە و ئەو مامەڵەی کە لەگەڵ رووسیا و لەگەڵ سین ئەیکا و ئەو ڕەفتارانەی کە بە جۆرێک لە جۆرەکان کۆمارەکان ڕەخنەی ئەویان هەیە کە ئێران ڕۆژ لە دوای ڕۆژ دەسەڵاتی فراوانترە بێ لە ئاستی پێویستە مامەڵەکانی ترام لەگەڵ ڕووداوەکانی ناوچەکانیە ئەمەش جۆرێکە لە وەگەڵێ ئاعترازگرتن یا ڕەخنەگرتن لەو سیاسەتەی کە پیادەی کردووە کە ئەمریکا ئەگەر لە ڕوانگەی ترامپەوە ئەمریکا یەکەم بێ و بێ بە باڵاترین بێڵێتەوە تەموحی هەندێک لە عناصری ناو کۆمارەکان لەوە زیاترە و ئەیانەوێ کاریگەریەکانیان زیاتر بێ و ئێستا جۆرێک لە پاشەکشەشەیە مەسەلەن پێشتر لە ڕێگەی وەگەڵێ هێزی نەرمەوە ئەویسراد مەسلەی نموزەجی دیموکراسی ئەمریکی لەم ناوچەیە پیادە بکرێ سیرەکەین ترامپ جۆرێک لە پاشەکشەی لەم پیادەکردنی سیاسەتە هەیە و ئێستا ئەتوانین بڵین بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەکان وا دەرێخەن کە گەڕابێتەوە سیاسەتی ئەمریکا بۆ پاڵپشتیکردنی ئەو دەسەڵاتانەی کە جۆرێک لە خۆسەپاندن و تا ڕادەی دیکتاتۆری لە مەنتیقەکە پیادە ئەمە لە سروشتی دۆناڵد ترامپایە ئەم شێوازی مامەڵە یاخو هەر تێڕوانینی کۆماریەکان بۆ سیاست بۆ جۆرێ خۆی پێشتر ئەو ینی سیستمی نوێی جیهانی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوە وا باسەکرا کە پێکدادانی شارستانەتەکان وا ئیجبارەکە کە ئەمریکا بێت لە ڕووی ڕۆشنبیری و پەروەردەکردنەوە ئەم ناوچەیە کە دایمە سەبەبی کێشە و هەڵقوڵاوی مەسلەی تونڕەویتیا بووە بێت حزوری هەبێ حزورەکەشی ئەگەر تەجروبەی ئەفغانستان و عێراق بەهێز هات تەدەخولی کرد ئەمریکا تەماشای کرد زیانێکی زۆرتری پێگەیشت لەوەی دەستکەوتی باشتری هەبێ بۆیە بیری لەو هێزە نەرمە کردەوە بۆ هێزە نەرمەکەش لە بەهاری عەرەبیەوە سەرەتاکەی دەرکەوت بەڵام ئەو بەرئەنجامەی کە مەدی ئیسلامی جۆرێک لە جۆرەکان هەڵکشانی بەخۆیەوە بینی جارێکی تر لە ناوەندی دروستکردنی بڕیاری ئەمریکیە یعنی دوو بۆچوون دروست بوو بۆچوونێکیانەوە بوو ئیدامەدان یعنی بەردەوامیدان لەسەر ئەوەی کە دیموکراسیت لەم مەنتیقەیە ببێتە ئەولەوێت و وردە وڵاتان یەک بە دواییەکە ئەم نموزەجی ئەمریکا بە شێوازێک کە بگونجێ لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە پیادە بکرێ و جۆرێکی تریش ینی بەراوردی ئەویانە کرد سەردەمی کە کاتێک دەسەڵات جۆرێک لە مرکزێتی هەبوو بەرژەوەندەکانی ئەمریکا تا ڕادەیەک پارێزراوتر بوو نەک لەوەی ئێستا نازانرێ ئەنجامی مەسەن ڕوخانی فڵان وڵات چێ حکومەگرێت بەرە جەبار 4 ساڵ پێش ئێستا
کاتێک دۆناڵد ترامپ دەبێتە کاندید و دەبێتە سەرۆک بابەتێکی ئاساییە چ لە ناوخۆی ئەمریکاداوە لە سەر ئاستی زیانیش کە سەرمایه‌دارێک ببێتە سەرۆک کە ئەزمون کرا لەم 4 ساڵە دەرکەوت کە یەکێکە لە ینی بێئەزمونترین کەسە تەنانەت بەشێکی زۆری سەرکردە سیاسیەکان ناناسێت ینی وەکو نوکتە دەوترێ مەزلوب کۆبانی و نێچیروان بارزانی تێکەڵ دەکات حەمید کارزای و دکتۆر بەرهەم ساڵحی سەرۆک کۆماری عێراق تێکەڵ دەکات ینی جۆرێک لە تێکەڵی هەیە لە ناسینەوەی سەرکردە سیاسیەکان جۆرێک لە بێزانیاری هەیە بەرامبەر بە جیهان پێت وایە جارێک ئەو شانسەی پێ بدرێتەوە بێتەوە بە سەرۆک لە کاتێکا کە تاقی کراوەتەوە وەکو ئەزمون ینی ئەتوانین بڵێن ترامپ دواتر یەکێک لە سەرکردەکانی تر کە لە غەیری سلکی دیبلۆماسی لەوانەی کە سەرۆکی بۆ نمونە ویلایەتێک بوو بێتن و یا کۆنگرسمانێک بوو بێتن و سەرکەوت بێتن ترامپ یەکێکە لەو سەرمایەدارانەی کە وەگەڵە بە خەتێکی سەریعتر سەرکەوت بە حکمی ئەو ناوبانگەی کە هەیبوو و ئەو سەرمایەشی کە هەیبوو بۆیە ینی ئەکەوێتە ینی وەگەڵە گریمانەکە یا گرنتیەکە ئەکەوێتە سەر هەڵمەتی هەڵبژاردنەکان دیموکراتەکان ئایا ئەو وەرەقانەی کە بەرامبەر ترامپ ڕای ئەکێشن مەسلەی بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا و شکستەکانی ترامپە مەسلەی نەگەیشتن بە ئەنجام لەگەڵ کۆریای باکوور و مەسلەی ئەو مەدەی کە دروست بۆتەوە سین وەکو زلهێزێکی ئابووری رووسیا لە مەنتیقەکە حوزورێکی بۆ دروست بۆتەوە یعنی ئەو تا قوتبەی کە لە سەردەمێک لە سەردەمەکانە بە تایبەتی لە دوای 2001ەوە کە جۆرێک لە سیستەمی تازە ئەمریکا کە لە بەرەی دژایەتیکردنی ئیرهاب و و بەرەیەکیش هەبوو کە پاڵپشتی ئیرهابێ کرد ئەمریکا جۆرێک لە تاگڕەوی یاخود تا قوتبی تا فترەیەکیش بەخۆیەوە بینی بەڵام وردە وردە سیاسەتەکانی ترامپ کە جۆرێک یعنی ئەتوانم بڵێم تەرکیزی زیاتر لەسەر مەسلەی مەکسەبی ئابووری یاخود لە ڕووی ئەقتصادیەوە بۆ نمونە کە ئەها سەردانی سعودی ئەکرد یەکێ لەو شتانی کە وەگەڵێ افتخاری پێوە کرد ئەو عقودانە بوو کە تا ڕادەی 200 ملیار و سەروتر لەگەڵ وەلیعەهدی سعودیە ئیمزای ئەکرد ئەمە بە لە ڕووی دەخلی داهاتی تاکە کەس لە ئەمریکا لە ڕووی بژانەوەی ئەقتصادی ئەمریکی کاریگەریەکی زۆر باشی بۆ جەماوەر و پاڵپشتەکانی دروست کردو بەڵام وەگوتم ئەو کۆمەڵە گۆڕانکاریانی کە دروست بوو تا ئێستا وەگەڵێ ساڵ بە دوای کورتی بکەینەوە چانسی هەیە من لەو وەکو سەرمایه‌دارێک بووی بە سەرۆک و ئەزمون کرا کە کەسێکی لەوانەیە شایستەش نەبوو بێ یا باش بوو بێ خەڵکی ئەمریکا لە کۆتاییدا بڕیارەدان نەک ئێمە ئەو چانسەی هەیە کە ببێتەوە بە سەرۆک من ڕەنگە بڵێم شانسێکی هەبێت چونکە ئەمریکیەکان هەر بە تەبیعەت حەزیان لە مجازەفەیە و ترامپیش جۆرێک لە حەز و ویستەکانی زۆرێک لە شەقامی پێوەست نییە بە بابەتی هەر جار و حیزبێک دووخول سەرۆکاتی ڕەنگە ئەوەش ینی یەکێک بێت لەو پاڵپشتیانی کە من گریمانەکەمی لەسەر بنیاتەنیم چونکە 4 ساڵ مەسەلەن لە ئەدەبیاتی سیاسەتی ئەمریکیشە 4 ساڵ ڕەنگە کۆمەڵی بەرنامە هەیە بەنیوە ناچڵی بمێنێتەوە بۆیە 8 ساڵەکە ڕەنگەی تر کیفایەت زۆر باشە بەرەجەبار باز لە کەسی بەرامبەر بکەین وەکە کێبڕکەی دۆناڵد ترامپەکە جۆ بایدن 4 ساڵ پێش ئێستا هیلاری کلینتۆن بوو ئێستا جۆ بایدنە نەفەسی ڕوبەڕووبوونەوە هەمان نەفەسە جۆ بایدن ئەتوانم بڵێم لە چاو هیلاری کلینتۆن خبرەیەکی زیاتری هەیە و قاڵبووە لە بواری وەگەڵێ سیاست و دیبلۆماسیەتە و ئەگەر تەماشا بکەین ینی فترەیەک لە فترەکانیش ترامپ اعتیمادی کرد بۆ سەری بۆیە ئەکەوێتە ینی من قەناعەتم بەوەیە ترامپ ڕەنگە شانسێکی هەبێ بەڵام هەروە بە ئاسانی نییە چونکە ڕکابەرەکەی کەسێکی بەهێز و خاوەن نفوسە و حیزبی دیموکراتەکانیش وەگەڵێ کەسایەتی و قورسایی خۆیان هەیە لە زۆرێک لە ویلایەتەکانی ئەمریکا بۆیە کەسایەتی جۆ بایدن لە چاو هیلاری کلینتۆنا ئەتوانم بڵێم ئەم جارەیان دۆخەکە هەڵمەتی هەڵبژاردنەکە ئەو پرۆسەی کە ترامپ داخڵە بێتایە هەروە ئاسان نییە وەکو جاری یەکەم وەکو کاندیدەکە جۆ بایدن کەسێکی بەهێزە دووهەم وەک دۆخەکەی کە ئێستا لە ڕووی ئیقتصادەوە جۆرێک لە داڕمان لە ئیقتصادی عالەمیە هەیە مەسەلەی ئەو کێشە تەندروستیش جۆرێک لە کێشەی بۆ ترامپ دروست کردووە بۆیە ئەتوانێت لەو وەتەرانە هەم شخصێتی
قووەت و شخصێتی جۆ بایدن هەم ئەو دۆخە ئابووری کە دروست بووە هەم ئەو کێشە تەندروستیانەی کە ئێستا لە ئەمریکا بەردەوامی هەیە ئەمە بربەستن لە بەردەم ترامپە کە بتوانێت ینی زاڵ بێ بەسەریا و مادووبوونی زیاتری لە ناوخۆی دموکراتەکانە هاوشێوەی کۆماریەکان دەنگی ناڕازی هەیە بەرامبەر بە جۆ بایدن. من ئەوەنەی متابعەم کرد دەبێ چونکە یەک بە دواییەکە ڕکابەرەکان کشانەوە لە بەرژەوەندی جۆ بایدن بۆیە ئێستا هەموو دیموکراتەکان کاندیدیان تەنها جۆ بایدنە و هەموو پاڵپشتیەکی جۆ بایدنەکەن. لە هەڵبژاردننی 4 ساڵ پێشەسا بێرنی ساندەرس کێبڕکێکی خراپی لەگەڵ هیلاری کلنتۆنا کرد یەکێک بولوانەی کە دەوترا هۆکاری ئەوەی بووکە دۆناڵد ترامپ سەرۆکایەتی بردەوە. ئێستا بێرنی ساندەرس هەرماوە بەڵام ئەم جارە شەر نەبوو بە کاندیدی دیموکراتەکە. پێ دوایە بێتە بناغەیەک سەرەتایەک بۆ کێشە بۆ جۆ بایدنیش کە نهێڵە سەرکەوتوو بێ و بە تایبەت ئەوان لە ناوخۆیاندا تێڕوانینی جیاوازیان هەیە لە چارەسەرکردنی کێشەکاندا. پێم وایە لە بیدایەتی کە کاندیدی دیموکراتەکان لە ناو حیزبەکەی خۆیانە بانگەشەی خۆکاندیدکردنیانە کرد تا وەگەڵێ ئاخر نەفەس کێبرکەی کرد بەڵام کە زانی دەنگەکانی ینی لە چاو جۆ بایدنە لە هەندێک ویلایەت نزیکی یەکە بوون و لە هەندێک ویلایەتی جۆ بایدن لە پێشەوە بوو وە دوجار ئەو پاشەکشەی کرد و پاڵپشتی خۆی بۆ تاکە کاندیدی دیموکراتەکان دەربڕیوە. بەڵێ ئەگەر بە شێوە گشتەکە قسەی لەسەرکەی ئاستەنگێکی وەها هەیە لە بەردەم دۆناڵد ترامپاکە نەهێڵە بێتەوە بەسەرۆ. من هەر ئەو مەسلەی ئەو بارە تەندروستی کە لە ئەمریکا دروست بووە چونکە ئەمریکا لە ڕووی بۆ نمونە کاتێک کە چەندین جار ترامپ تەسریحەیە و ڤایرۆسەکەی بە ناوی ڤایرۆسی سینی ناو ئەبەر و گلەی ئەوەیە کرد کە ئەیوو ئێمە زانیاریمان نیە لە کاتێکە هەموو دنیا تەماشای ئەمریکایە کرد کە ئەمریکا هێزێکە هیچ شتێکی لێوە نابێ بۆیە ئەمە جۆرێک لە شکستی سیاسەتی دۆناڵد ترامپ بوو کە زۆر بە لاوازی بەرامبەر کۆڤید-19 وێنای خۆی نیشاندا و دواتریش ئەبینین ینی ڕادەی توشبووان لە چەندین ملیۆن تێپەڕی کردووە و مردووانی ئەم چارەسەرەی تازە باسیەکە دەبێتە فریاد ڕەسی ئەگەر بێت و پێش ئەو بەروارەی کە وەلو نزیکیشە ئەگەر بێت و پێش ئەو بەروارە بگەنە ئەنجامی کۆتایی کە لە ئەمریکا ڤاکسینێکی یان لقاحێکی لەو جۆرە دۆزراوەتەوە ڕەنگە ئەمە ببێتە پاڵپشتی بۆ ئەوەی کە هەندێک لە کەم و کورتەکانی پێشووی بشارێتەوە. هەرچەنە بابەتەکە سەرەتایە بەڵام ئەگەر بەراوردکاریە بکەین لە نێوان 4 ساڵی کۆتایی باراک ئۆباما لەگەڵ 4 ساڵی یەکەمی دۆناڵد ترامپ بۆ سیاسەتی ئەمریکا هیچ گۆڕانکاریێکی تۆی دروست کرده بوو؟ خۆی بە شێوەیەکی عام دیموکراتەکان ینی جۆرێک لە ڕووکردنە ناوخۆی ئەمریکایان هەیە ئەگەر بەراوردی کەین لەگەڵ کۆمارەکان زیاتر وەگەڵە سیاسەتی دەرەکیان ئاراستەی دەرەوەی ئەمریکایە طبعاً بە فەرامۆژ نەکردنی ناوخۆی ئەمریکاش چونکە هەر وەک ئەبینین ترامپ ینی جۆرێک لە وەگەڵێ گەڕێکی مەکوکی لە ناو پەیوەندیەکانی ئەمریکا بە تایبەتی کە ئەو حەدەسە وەگەڵێ گرنگەی مەسەڵەن توانی قەناعەت بە سەرۆکی کۆریای باکوور بکە کە ینی جۆرێک لە دیدار و هەنگاونان بۆ ئەوەی ئەو واز لە چەکی نەوەوی بێنێت و ئەمریکاش سزاکانی لەسەر هەڵگرێ یعنی ئەتوانم بڵم تێڕوانینی دیموکراتەکان زیاتر وەگەڵێ داخراوتر و بۆ نمونە ئەو ئیتیفاقی کە لەگەڵ ئێرانە کرا یعنی جۆرێک لەوەی حضوریان کەمتر بێ لە منطقەکەیە و دەستگرن بە ناوخۆی خۆیانەوە و بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوخۆی خۆیانە زیاتر ببینەوە کۆمارەکانی زیاتر تەکی لەسەر ئەوواکەنەوە عمقی استراتیژی ئەوان لە منطقەی شەرق ئەوسەتایە و بە تایبەتی بۆ مانەوەی ئەمریکا بە تاکە زلهێز و یاخود لە سەروی هەموو هێزە جیهانیەکانەوە ئەوەیە کە پێویستە حزوری لەم منطقەیە هەبێ و بە تایبەتی ئەو وڵاتانی کە سەرچاوی وزن بتوانێت چۆن کۆنتترۆلیان کە و کۆنتترۆلی کڕیارەکانیش ینی جۆرێک لە تەسیراتی هەیە بۆی کڕیارەکانی چۆن مامەڵە لەم سەرچاوی وزانە ئەکەن لە ناوخۆی ئەمریکادا گەر تەماشاکەین
یەکی لەو بابەتانی کە لە چەند مانگی ڕابردووە ڕوویدا خۆپیشاندان بۆ ئەوەی کە بەرەو ڕەگەزپەرستی ڕۆی تەنانەت دەوڵات یاخود حکوومەت بڕیاریدا کە چۆن ڕێک لە هێز بەکاربێنێ بەرامبەر با خۆپیشاندەران پێ دوایە مەکاریگەری لەسەر دۆناڵد ترەمپ دروست دەکات بە دڵنیاییەوە چونکە کاتێ کە ئەو تەسریحانەی کە ترامپ ئەیدا بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە لە بیدایەتەوە جۆرێک نیگەرانی بە تایبەتی ڕەشپێستەکان و بە تایبەتیش ئەوانەی کە بیری لیبراڵی و یعنی مافی تاک و نرخی مرۆڤایەتیان لابوو لە ئەمریکا و دەرەوەی ئەمریکاش ئەو بانگەشەی ئەوەیە کردی جێشەهێن لەسەر شەقامەکان و ئەوەی کە بێتە سەر شەقام ئێمە وەکو حەلێکی عەسکەری چارەسەری کێشەکەکەین لە کاتێکا مرۆڤێک یعنی تۆ تەماشاکە ئەگەر ئەوە ڕەشپێستیش بێ بەڵام ئەو مرۆڤە بە شێوازێکی زۆر نائینسانیانە ژیانی لە ناو ئەبرێ بۆیە مامەڵەکردنی ترام لەگەڵ ئەو کەیسەیە جۆرێک لە دابەزاندنی پاڵپشتەکانی ترامپی کەم کردەوە و هەر ئەوەش بوو کە درێژەی کێشە وەگەڵە توندوتیژەکان گەیشتە ئەوەی زۆرێک لە شارەکان بگرێتەوە و زۆرێک لە تەخریب و شکاندنی مەتجەرەکان و هەندێ مەقەڕی شڕتە و ئەوانەی لێکەوتەوە یعنی ئەو مامەڵەیە کە ترامپ لەگەڵ ئەم کەیساکردی بەڕاستی مامەڵەیەک نەبوو کە تعبیر بێ لە فەلسفەی لیبراڵێتی ئەمریکی و ئەو یعنی ڕوانینەی کە بۆ مافی مرۆڤ و ڕێزگرتن لە تاکەکان هەیەی. بەڕێز جەوار محەممەد سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسەکان سوپاس کە لە تەوریەکەمی گەرما و گەرم لەگەڵماندا بووین. زۆر سوپاس. ناوبڕێک وەرەگرین و تەوری دۆم لەگەڵتان نادەمێنینەوە. کەم کەسێ ئیمڕۆ بێزار نەبوو بە دەست ماتۆرسکیلەکان یانی ئەو فڕەفڕ و دەنگە دەنگ و ئاژەهاژەی کە دەیکا تاک بە تاکێم کۆمەلگایی بێزار کردووە. سەبارەت بە لیژنەی تۆبەی ئەو هاوڵاتیانەی کە یانەیە بنەخاوانی مۆڵەتی شۆفێری یەکێ لە مەرجەکانی پێدانی مۆڵەتی شۆفێری ئەبێت لە لیژنەی پزیشکی دەرچێت. طبعا بەپێی ئەو بڕیارە و ڕێنمایی کە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە بەیانی ژمارە 45 ساڵی 2020 کە پێشتر ئۆتۆمبیلانی کە لە دوای یەکی 2020 داخل بوون کۆمپانیەکانی هاوردەکردنی ئۆتۆمبیل ئاگادار کراونەتەوە کە بە هیچ جۆرێ ئۆتۆمبیلی لێدرا و داخل ناکەن. جارێکتر سڵاتان لەبێ خۆشەویستان ئێوارەی ئەمڕۆ کۆبوونەوەی سێقۆڵی عێراق و ئوردن و میسر بەڕێوەچوو لە بەیاننامەی هاوبەشی کۆبوونەوەکەدا
باز دە بەهێزکردنی شەراکەتێکی سێقۆڵی کراوە لە نێوان هەر سێ دەوڵەتدا نەک بە تەنها لە بواری سیاسی و ئەمنی و ئابووری بەڵکو داوای پەرەپێدانی هاریکاری نێوان هەر سێ وڵات کراوە لە بواری کولتوری و فەرهەنگی و ڕۆشنبیریشدا. هەروەها بڕیاریان داوە کە سکرتارەتێکی سێقۆڵی دروست بکەن کە هەر ساڵە و بارەگاکەی لە وڵاتێک بێ لەگەڵ چڕکردنەوەی هەوڵە سیاسیەکان بۆ چارەسەری پرسی ناوخۆی لە سووریا، لە لیبیا و لە یەمەنیش. ئەمە دیوە دیار و گەشەکەی کۆبوونەوەی سێقۆڵی هەر سێ وڵاتە، بەڵام بە دیوەکەی دیکەدا چاودێرانی سیاسی پێیان وایە ئەمە دروستکردنی بەرەیەکە تەنانەت لە وەستانەوە دژی هێزە ئیقلیمیەکانن، جا چ ئێران بێ یاخود تورکیا بێ، و هەندێکی دیکە پێیان وایە ئەمە بەرەیەکی ئەمریکیە لە بەرامبەر ئەو ڕەوتەی کە رووسیا و ئێران و تورکیا دروستیان کردووە ئەمانش بەرەیەکی ئەمریکی بن. بار حاڵێمە گفتوگۆ لەسەر کۆبوونەوەی لووتکەی عێراق و ئوردن و سووریا میسر بورن دەکەین و ئەو لێکەوتانەی کە دروستی دەکات. دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر ساڵح ئێوارەت باش، چۆن خوێندنەوە بۆ کۆبوونەوەی سێقۆڵی عێراق و ئوردن و میسر دەکەیت؟ ئەمە تقریباً 4 ساڵەوە دەتوانین بڵێن کە دوو دانیشتن پێش ئێستا کرابوو لە نێوان بەرپرسەکانی ئەم سێ وڵاتە بۆ ئەوەی کە ئەم سێ وڵاتە ڕۆڵێکی باشتر بگێرن بەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا، یان وەکو پرۆژەیەکی شامی نوێ یان خۆرهەڵاتی نوێ کە ناوی لێدەبەن و ئەمانە پرۆژەیە. لێرەدا دەتوانین بڵێن کە بە شێوەیەکی گشتی دەوڵەتەکانی عەرەبی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوچاری قەیرانێکی زۆر گەورە بوونە و تا ڕادەیەک دەستێوەردانی وڵاتانی وەکو ئێران و تورکیا لەناو ئەم دەوڵەتانەی عەرەبی لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادەیەک یەکجار زۆرە و شتەقانی عەرەبی بە گشتی لەناو زۆربەی دەوڵەتەکاندا هەست بە شکستێکی زۆر گەورە دەکەن لەسەرەوەی کە هیچ وڵاتێکی بەهێزی عەرەبی نییە کە لە بەرامبەر ئێران و تورکیا ڕابوەستێتن و تا ڕادەیەک دەتوانین بڵێن کە شەقامی عەرەبی ئەم چاوەی لە وڵاتی مسر بوو و عەبدولفەتاح سیسیش بەپێی ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویدایە دەیوێتن کە ڕۆڵێکی زۆر گرنگ لەناو دەوڵەتەکانی عەرەبی بگێڕێتن، دەیوێتن تا ڕادەیەک بینیتن هژمونی ئێران تورکیا لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کەم بکاتن. جا کێشەکانی زۆر هەنا لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو کێشەی فلستینە، سووریایە، لیبیایە، یەمەنە، عێراقە و هژمونی تورکیا و دەتوانین بڵێن کە هژمونی ئێران لەناو ئەم دەوڵەتانە تا ڕادەیەکی یەکجار زۆر بووە و تا ڕادەیەک دەتوانین بڵێن کە عێراقش لەناو خۆیدا بارودۆخێکی زۆر باشی نییە. مستەفا کاظمی پێی واشە کە بینیتن پەیوەندی لەگەڵ وڵاتێکی وەکو مسر گرێبداتن بۆ ئەوەی کە هژمونی ئێران لەناو عێراقدا تا ڕادەیەک کەمتر بێتەکردنەوە یان بە شێوەیەک سیاسەتدا بڕێژێتن کە لە بواری کارەبا و ئەم پێویستیان بە ئێران نەمێنێتن. سەبارەت بە ئەمریکا ڕۆڵی هەیە یانە بە تاکید دەوڵەتی ئەمریکا دەتوانێتن تا ڕادەیەک کاریگەری لەسەر ئەم دانیشتنانە هەبوو بێتن و پێی باشە کە سیاسەتێک لە پێش بگرێتن کە خۆی عێراق زیاتر بگەڕێتەوە بۆ ناو وڵاتەکانی عەرەبی ئەم پەیوەندیە لەگەڵ دەوڵەتەکانی زۆر باشە. دکتۆر ساڵح، ینی ئەم سێ هێزە دەتوانن نوێنەرایەتی عەرەب بکەن؟ دەتوانین بڵێن کە وڵاتی مسر وڵاتێکی زۆر زۆر گەورەیە لەناو وڵاتەکانی عەرەبیدا کە تا ئێستا سەقامگیریەکی زۆری هەیە، هێزێکی زۆری هەیە و بە شێوەیەکی پراکتیکی کە ئێوە تەماشا بکەن لە لیبیا ململانەی لەگەڵ تورکیا دەکاتن توانیەتی کە تا ڕادەیەک یعنی سنوورێک بۆ تورکیا دابنێتن کە تورکیا بەو شێوەی نێتە لەناو خاکی لیبیادا و حتا لەناو سووریادا. لەناو سووریادا سیاسەتێکی لە پێشگرتی عەبدولفەتاح سیسی کە پاڵپشتی لە بشار ئەسەد دەکاتن لە بەرامبەر هەم تورکیا و هەم لە بەرامبەر هژمونی ئێرانشە. یعنی ڕاستە کە پاڵپشتی لە بشار ئەسەد دەکات بۆ ئەوە نییە کە بشار ئەسەد سەرکەوتنەکانی خۆی لەگەڵ ئێران بەدەستبینیتن، دەیوێتن کە بشار ئەسەد سەرکەوتنەکانی خۆی لەگەڵ مسر بەدەستبینیتن و بشار ئەسەد زۆر نەچێتە لەناو باوەشی ئێراندا لەبەرەوەیە کە پاڵپشتی لێ دەکاتن و ئێستا دەیوێتن کە ئەم پەیوەندیە
لەگەڵ عێراقش گرێ بدات کە عێراق دەوڵەتێکی زۆر گرنگە دەناو دەوڵەتەکانی عەرەبیدا ئەگەر بێت و سەقامگیری دەناو بێتە دروستکردن لە بواری وزەوە نەوت و گازەوە و لە بوارەکانی ترش دەتوانێت تەن ڕۆڵێکی یەکجار زۆر گرنگی لەسەر دکتۆر ساڵازیکە لە ڕۆڵی ئەمانە ینی پرسیارەکە من بۆ ئاڕاستێ بوو ینی ئەمانە ئەتوانن نوێنەرایەتی عەرەبی بکەن ئەگەر بتوانن و بۆچی وڵاتێکی وەکو سعودیەتیانە ئەمە لە توانە و لەهاتی سعودیە لە قەتار لە ئیمارات دەمانە کەم ناکەنەوە؟ سعودیا بە قەناعەتی من پەیوەندێکی زۆر خراپی لەگەڵ عەبدولفەتاح سیسی نییە کە دوای ئەم دەتوانین بڵێن کودتایان بە چ شێوەیەک بێتن کە دەسەڵاتی بەدەستگرت و لە دژی ئەخوانیەکانە تا ڕادێک پەیوەندی باشیان هەیە و ئەمە ئەگەر بێتن و بە شێوەیەک بێتن کە ڕێگری لە هژمونی ئێران و تورکیا بکاتن بە تاکید دەتوانین بڵێن کە سعودیاش لە دژی ئەمانە نابێتن سعودیاش پێی باش دەبێتن ئەمارەتش پێی باش دەبێت دەوڵەتەکانی وەکو کویت و ئەمانەش پێیان باش دەبێتن و احتمالی هەیە کە لە داهاتوودا بە شێوەیەک لە شێوەکان ئەم هاوپەیمانیە ڕێک فراوانتر لێ بێتاکردن دەوڵەتەکانی وەکو سعودیا و کویت و قەتەر و ئەمانەش بە شێوەیەک لە شێوەکان یارمەتی ئەمانە بدەن احتمالی هەیە کە قەتەر لە هەندێک جێگا بۆ ئەوەی کە ئەوانە بین دژایەتی تورکیا بکەن لەگەڵیدا نەبێتن چون پەیوەندێکی تایبەت هەیە لە نێوان قەتەر و لە نێوان تورکیادا بەڵام بە تاکید دەوڵەتەکانی وەکو سعودیا لە داهاتوودا احتمالی هەیە کە پاڵپشتی لە هاوپەیمانی ئەم سێ وڵاتە بکەن. بەڵێ ئەگەر کارتلەکە ئاوا فراوانتر بکرێت کاریگەری زیاتر نابێت؟ بە تاکید ئێستا بە شێوەیەک دەتوانین بڵێن کە وڵاتەکانی عەرەبی پێویستیان بە سیاسەتێکی تایبەت هەیە کە لەم حاڵەتەی بۆیان دروست بووە لەم حاڵەتە دەرباز ببێتن یعنی شەقامی عەرەبی هەست بەمە دەکاتن کە تورکیا دەگەڕێتەوە بۆ سیاسەتی ئیمپراتۆری عوسمانی سیاسەتی ئیمپراتۆری عوسمانی یعنی چی؟ سیاسەتی ئیمپراتۆری عوسمانی یعنی وەکو ڕابردوو کە هەموو دەوڵەتەکانی عەرەبی لە ژێر دەسەڵاتی تورکیادا بن و ئەمە بە هیچ شێوەیەک شەقامی ئەمڕۆی عەرەبی ئەمە قبول ناکاتن و بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن کە لە دژی ئەم سیاسەتەی تورکیا بنیان سیاسەتی ئێران ئێستا دەتوانین بڵێن کە وەکو ئیمپراتۆریەتی ئێرانی کە پێگەی لە عێراق هەبێتن لە لبنان هەبێت لە سووریا هەبێت لە یەمەن هەبێتن یان لە هەتا دەوڵەتەکانی ترش هەبێتن بە تاکید ئەمەش بۆ شەقامی عەرەبی نایتە قبولکردن ئەمە پێنگاوەکی گرنگە کە ئەم سێ وڵاتە هەڵیان گرتووە و بەتایبەت مستەفا کازمی لە بارودۆخی ئێستادا پاڵپشتیەکی یەکجار زۆری بە مصر هەیە بە ئوردون هەیە بە سعودیا هەیە بە دەوڵەتەکانی تری خەلیجی هەیە بۆ ئەوەی پاڵپشتی بکەن بتوانن سەروەری بۆ عێراق بگەڕینەوە یان وەکو خۆیان دەڵێن کە لەژێر هژمونی ئێران ڕزگاریان ببێتن بە بەتاکید دەوڵەتەکانی وەکو سعودیا و دەوڵەتەکانی تری خەلیکەندا و یارمەتی عێراق یان مستەفا کازمی بە قەناعەتی من لە داهاتوو دەدەن و نەک تەنیا ئەمانە هەتا ئەمریکا و احتمالی هەیە هەندێک لە وڵاتەکانی ئۆروپیش بین یارمەتی ئەمانە بدەن چون ئەم سیاسەتانەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە نەک ئەمریکا و تەنانەت دەوڵەتەکانی ئۆروپاش لەگەڵ ئەمەدانینە کە ئیمپراتۆریەتێکی عوسمانی سەر لە نوێ دروست بێتەوە کێشە بۆ ڕۆژ ئاوا ئۆروپاش دروست بکاتن لەگەڵ ئەمەدانینە کە هژمونی ئێرانش بە شێوەیەکی تەواو لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێتن دانەوێتن کە تا ڕادەیەک ئەم دەوڵەتانە سنووردار بینەکردن و ئەم قەیرانانەی کە ئێستا لەناو دەوڵەتەکانی عەرەبیدا هەیە جۆرە سەقامگیریەک بێتە دروستکردن بۆ ئەوەی کە کێشەی تیرۆر نەمێنێتن کێشەی کۆچبەرەکان بۆ ئۆروپا نەمێنێتن و بە قەناعەتی دکتۆر ساڵح ئەنی باس لە ڕۆڵی ئەمریکا کرد ئەو هێزانەی کە لە ناوچەکەدا هەن و بە تایبەت ئێران و تورکیا دەکەونە دژایەتیکردنی ئەمبەرەیە ڕوونتر قسە بکەین بەشێکی زۆر لەو کێشانەی کە باس کرا لە سووریا لە لیبیا تەنانەت لە یەمەنیش ئەو هێزە ئیقلیمیانەی کە هەن ڕۆڵی خراپیان هەیە لە شێواندنی بارودۆخەکەیاندا ئەگەر ئمە تەماشای سیاسەتی ئێران بکەن هەر ئێران ئێستا ڕایگەیان کە ئەوانش ئامادەنە ڕێکەوتنێکی استراتژیک لەگەڵ عێراق ئیمزا بکەن گفتوگۆیەکی استراتژیک لەگەڵ ئێران بکەنەوە دەیانەوێتن بە شێوەیەکی استراتژیک پەیوەندیەکانی خۆیان سەر لە نوێ لەگەڵ عێراقدا بڕێژنەوە لەگەڵ مستەفا کازمی دا بڕێژنەوە بە تاکید ئێران لەگەڵ ئەمەدانا بێتن کە لە ژێر عێراق لە ژێر هەژمونی ئێران نەبێتن یا نەمێنێتەوە لەگەڵ ئەمەدانا بێتن کە سووریا لە ژێر هەژمونی ئێراندا نەمینەوە مەیان پێ باش ناوێتن هەرچەند کە
بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانەش ئەمە ڕانەگەینن و دژایەتینەکەن بەڵام بە شێوەکانی جۆرا و جۆر بە مکانیسمەکانی تایبەتی خۆیان هەوڵ دەدەن کە پێگەی خۆیان لەناو عێراق و سووریا و وڵاتەکانی تری عەرەبی لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەهێزتر بکەن. تورکیا بە قەناعەتی من سیاسەتێکی ڕەقتری هەیە زۆر وەکو ئێران ناتوانێتن دیپلۆماسی بکاتن احتمالی هەیە کە دژایەتێکی تۆن دەبینی ئەمانە بێتە دروستکردن هەیە بە تایبەت ئێمە تەماشای پەیوەندیەکانی تورکیا و مسر بکەن لە دوایەوەی کە تورکیا تەدەخلی دەکرد کە ئەخوانن مسلمین دەست بەسەر هەموو دەوڵەتەکانی عەرەبیدا بگرێتن لە ڕێگای بەهاری عەرەبیەوە ئێمە دیتمان کە عەبدولفەتاح سیسی بە چ شێوەیەک یعنی ئەخوان المسلمینی لە مسر لەسەر دەسەڵات لادایان بە چ شێوەیەک ئێستا بەرەنگاری گروپەکانی ئەخوان المسلمین دەبێتەوە ئەمە تا ڕادەیەکی یەکجار زۆر دژایەتیەکی زۆر گەورەتر لە نێوان تورکیا و لە نێوان مسر دێتە دیتن و بە تاکید هەرچەند مسر بێتە بەهێزکردن دژایەتی نێوان تورکیا و نێوان مسر زیاتر دەبێتن هەروەکو ئەو نموزجەی کە ئێستا ئێمە لە دەتوانین بڵێن لیبیا دەبینین کە بە چ شێوەیەک دژایەتی یەکتر دەکەن و حتا مسر دەیوێتن تا ڕادەیەک بینیتن سنووردا بنێتن کە تورکیا دەناو کاروباری عێراقش تەدەخل نەکاتن بەو شێوەی کە دێتن دەناو کاروباری عێراق تەدەخل دەکاتن سنوورەکان دەبەزینیتن لەو بوارەش لێدوانی جۆرا و جۆریدایە و حتا بەشێک لە گفتگۆیەکانش احتمالی هەیە لەناو کاناڵەکانی ڕاگەیاندن بەحث لەسەر نەکرابێتن بەڵام سەبارەت بەم بەزاندنی سنوورەکانی عێراق وە لەلایەن تورکیاوە لە داهاتووشدا بە قەناعەتی من ئەمە دەبێتە یەک لە بابەتەکانی گرنگ کە لە نێوان ئەم دەوڵەتانەوە تەنانەت دەوڵەتەکانی ترشدا گفتوگۆی لەسەر دەکرێت. بەڵێ دکتۆر ساڵح کۆبوونەوەی ئەمڕۆی عەمان کە عێراق و ئوردن و میسرن دەبێتە بەدیلی کۆبوونەوەی لووتکەی سوچی کە ئێران و تورکیا و رووسیا و سووریاشی تێدایە؟ ئەم کۆبوونەوەی مەسەلەن سوچی یان کۆبوونەوەی سێلانە کە مەسەلەن ئێران و تورکیا و رووسایە کۆبوونەوەکە لە حاڵەتی دەسەڵاتی ناوچەی فراوانتر دەبێتن بۆ دەسەڵاتێکی وەکو رووسیا کە دەسەڵاتێکی دەتوانین بڵێن جیهانیە بە قەناعەتی من بەو شێوەی نابێتن چون ئەگەر بەو شێوەی تەماشا بکەین دەتوانین بڵێن کە کۆبوونەوەی ئەم وڵاتانە لەگەڵ ئەمریکا دەبێتن ئەمریکا سەرپەرستی دەکاتن بەڵام احتمالی هەیە کە بەو شێوەی ئێمە تەسەور بکەین نەبێتن چونکە رووسیاش سیاسەتێکی تایبەت بە خۆی هەیە رووسیاش کە دەیوێت پەیوەندی خۆی باش دەکاتن لەگەڵ ئێران یان لەگەڵ تورکیا بە شێوەیەکی استراتیژیک نییە بە شێوەیەکی تاکتیکیە یعنی زۆر جار بە شێوەیەکی دەتوانین بڵێن زۆر ڕاشکاوانە رووسیا ڕاستە یارمەتی بشار ئەسەدیدا لەسەر دەسەڵات بمێنێتەوە بەڵام یارمەتی دانی بشار ئەسەد لەسەرەوە نەبووە کە بینیتن یارمەتی ئێران بدەن بە پێچەوانەوە دەتوانین بڵێن کە رووسیا تا ڕادەیەک کاریگەری لەسەر ئێران کردووە کە بۆ تەواوکەری بەرژەوەندیەکانی رووسیا بێتن لەناو سووریادا کە بوویتە هۆکاری ئەوەی پێگەیەکی تایبەتی هەبێتن لەناو سووریادا دەناوی مە دەبینین کە بە شێوەیەک کە کێشە لە نێوان ئێران دائما رووسیا سیاسەتێکی لە پێشگرتووە کە پەیوەندی باشی لەگەڵ ئیسرائیلش هەبووە یعنی چەندین جار سەرۆک وەزیرانی دەتوانین بڵێن کە ئیسرائیل سەردانی رووسیای کردووە و حتا رووسیا زۆر جار گڵۆپی کەسکی پێ کردووە یعنی هیچ دژایەتی ئیسرائیلی نەکردووە کە بنکەکانی ئێران دەناو سووریادا یعنی بردومان بکاتن فڕۆکەکانی ئیسرائیل یعنی ئەگەر رووسیا سیاسەتێکی جدی لە پێشگرتە بە بۆ ئەوەی کە پاڵپشتی لە ئێران بکاتن دەناو سووریادا خۆ موشکی S-400 هەیە دەتوانێتن زۆر زۆر بە ئاسانی ئەم فڕۆکانەی ئیسرائیل بخاتە خوارەوە یان دەتوانێتن هشداریەکی زۆر جدی بە ئیسرائیل بداتن کە بەو شێوەی بنکەکانی ئێران لە سووریا بمباران نەکاتن بەڵام ئێمە دەبینین تا ڕادەیەک یعنی رووسیا جۆرە تاکتیکێک دە بەرامبەر ئێران دەبەتەنانە دە بەرامبەر تورکیاش بەکاردەینیتن یعنی ئەم بەو شێوەی نییە کە ئەم پەیوەندیانەی کە هەیە پەیوەندیەکی زۆر استراتژیک بن بە قەناعەتی من ئەمانە پەیوەندیەکانی تاکتیکینە
کە لەم وەزعی دروست بووە رووسیا لە دوای هەندێک شتی تر دەگەڕێتن کە دەیوێتن ببێتە هێزی یەکەم یان هێزێکی گرنگ لەسەر ئاستی جیهانی زۆر جار احتمالی هەیە وەکو جەنابتان بەحست کرد دانیشتن لەگەڵ تورکیا و ئێرانی کرد بێتن بەڵام لە هەمان کاتدا پەیوەندی لەگەڵ دەوڵەتەکانی تری عەرەبیش باشە هیچ کاتێک رووسیا سیاسەتە لە پێش ناگرێتن کە بینیتن پەیوەندی لەگەڵ ئێران و تورکیا دروست بکاتن بینیتن دژایەتی هەموو وڵاتەکانی عەرەبی بکاتن و ئیسرائیل بە دیوەکەی دیکە دکتۆر ساڵح یعنی ئەو وڵاتە عەرەبیانەی کە نزیکن لە تورکیا و ئێرانەوە ئیتر لە دوای ئەم دروستکردنی کوتلەیە یاخودەم کارتلەی عێراق و ئوردن و میسرا پاشەکشە دەکەن بە تایبەت قەتەر و سووریاش بەقەناتی من ئەم ئێستا مەسەلەن کە بڵین ئەمانە 100% سەرکەوتوو دەبن یان دەتوانن پاشەکشە بە تورکیا و ئێران بکەن زووە کەیمە ئەمە بەحسی لەسەر بکەن ئەمە لەسەر ئەمە دەمێنێتەوە کە سعودیا بە چ شێوەیەک سیاست لە پێش دەگری ئەمارەت بە چ شێوەیەک لە سیاست لە پێش دەگریتن و حتا پێگەی ناوخۆی مستەفا کازمی لەناو عێراق بە چ شێوەیەک دەبێتن ئایا مستەفا کازمی دەتوانێتن بەردەوام بێتن یان ناتوانێتن پێگەی هەشتی شعبی لەناو عێراق بە چ شێوەیەک دەبێتن ئایا هەشت شعبی بەو شێوەیە کە ئێستا هەیە دەمێنێتەوە یان نەخێر وەکو پۆمپیۆ باسی لەسەر کرد کە ئەمە پێویستە وەکو هێزێکی لۆکاڵی لێبێتن هێزی لۆکاڵی یانی چی یانی وەکو شورتەیەک کار بکاتن کە هیچ شەک و قرس و ئەمانەی لەدەستدا نەبێتن هەتا لەگەڵ سپای عێراقش نێتە دەمجکردن بەو قەناعەتی من ئەگەر پێگەی ئەمانە لاواز ببێتن بە تاکید پێگەی مستەفا کازمی و لە داهاتوودا کە هەڵبژاردننی پێشوەختە دێتەکردن احتمالی هەیە کە خەڵکانێک دەسەڵات بەدەست بگرن یان پێگەیان لەناو پاڵلمانی عێراق بەهێز بێتەکردن کە ئەم ئەحزابانەی ئێستا لە ئێران نێزدیکن و یان تەنانەت هەشتی شعبی دووچاری کێشەیەک لێبێن و بە تاکید ئەو کات دەتوانین پێشبینی بکەین کە پێگەی ئێران تا ڕادەیەک دەتوانیتن کە لاواز لێبێتن و ئەگەر پێگەی ئێران دەناو عێراقدا لاوازلو بە تاکید کاریگەری لەسەر پێگەی ئێران لە سووریا دەبێت لە لوبنان دەبێتن لە یەمەنش دەبێتن بەڵام پێگەی ئێران دەناو عێراقدا بووە کە ئەوەندە کاریگەری لەسەر دەوڵەتەکانی ترش دروست کردووە بۆ تورکیاش بەو شێوەیە زۆر باشە دکتۆر ساڵح کەواتە بە دیوەکەی تریا چی دەبێتە پێوەری سەرکەوتن بۆ ئەم کارت لە نوێیە بەقەناعەتی من ئەم واقعی کە ئێستا دەناو شەقامی عەرەبی بەگشتی دروست بووە کە هەست بە کێشەیەک دەکەن هەست بە ئازارێک دەکەن کە لەلایەک دەیانەوێت ئیمپراتۆری عوسمانی دروست بکرێتەوە یان تورکەکان دەیانەوێتن هژمونی بەسەر دەوڵەتەکانی عەرەبی دروستکەن لەلای تر ئێران ئەم سیاسەتە لە پێش دەگرێتن ئەم هەست بە کەمبوونەی شەقامی عەرەبی دەتوانێتن پاڵپشتیەکی یەکجار زۆر بێتن بۆ ئەم فکرەیە کە ئێستا هەیە و تەنانەت دەتوانێتن ئەمە کاریگەری لەسەر بەرپرسەکانی خۆشیان لە وڵاتەکانی تر بکەن کە بین یارمەتی ئەم وڵاتانە بدەن بۆ ئەوەی کە سیاسەتێکی تایبەتی عەرەبی لە پێش بێتەکردن بۆ ئەوەی بتوانن سەروەری خۆیان بۆ خۆیان بگەڕینەوە و بەو شێوەی سەروەری وڵاتەکانی عەرەبی ئێستا کە لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشل کراوە بەتایبەت لە دوای بەهاری عەرەبیەوە دەیانەوێتن سەر لە نوێ ینی سیستەمەکانی خۆیان بە شێوەیەک ڕێک بخنەوە کە نە لە ژێر هژمونی ئێران بن و نە لە ژێر هژمونی تورکیا بن و بە قەناعەتی من ئەمە هەموویان تا ڕادەیەک یارمەتی دەرن و پاڵپشتیکردن بۆ ئەوەی کە لەم سیاسەتەی خۆیان سەرکەوتوو بن بەڵێ لەگەڵ پێوەری سەرکەوتن دیوی شکست دەبینیت بە تاکید دیوی شکست تا ڕادەیەکی یەکجار زۆر من دەتوانم بڵێم هەیە چون شەقامی عەرەبی زیاتر تا ڕادەیەک لە ژێر کاریگەری هەست و سۆزدانە فکرەکانی تایفی و ناکۆکیەکانی یەکجار زۆر دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نێوان عەرەبەکاندا هەیە مەسەلەن نموزەجێکی مە تەماشای وڵاتی قەتەر بکەین لەگەڵ وڵاتەکانی وەکو سعودیا و ئەمارات و ئەمانە و بەڕاستی یعنی ئەمانە هەمووشیان سنینە یعنی وەنیە کە کێشەی شیعە هەبێتن و کێشەی سنە هەبێتن هەمووشیان عەرەبن ئەمە نییە کە ئەمە تورک بێتن یان فارس بێتن ناکۆکیەکی یەکجار زۆر لە نێوان شەقامی عەرەبیدا هەیە و ئەمە یەک لە کێشەکانی سەرەکی ئەمانەیە بەڵام ئەگەر ئەمانە بتوانن ئەم ناکۆکیانەی خۆیان بگۆڕنەوە بۆ ناسیۆنالیستی عەرەبی هەوڵ بدەن کە ناسیۆنالیستێکی عەرەبی دروست بکەن ئەو کات تا ڕادەیەک ئەوانە سەرکەوتوو دەبن بەڵام بەم قەیرانەی کە ئێستا لەناو ناسیۆنالیستی عەرەبیدا هەیە
بە قەناعەتی من ئەمە یەک لە کێشەکانی سەرەکی ئەمانەیە. دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ سوپاس کە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.